لە ماوەی 3 ڕۆژ ڕابردوودا بڕێکی زۆر باش بارانباری کە جێگای دڵخۆشی براجوتیارەکان بوو هەموو خەڵکی کوردستان بوو لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەڕێوەبەراتی گشتی کوشکاڵی ڕاپەڕین ئێمە لە چەند شوێنێکدا تا وەردەگرین باران خوێندنەوەمان هەیە نزیکەی بە 10 شوێن لە نێوان 33 ملیم تاوەکو 94 ملیم بماوەی ئەم 3 ڕۆژە باران تۆمار کراوە لەم 3 ڕۆژی بارانبارینەدا ئەگەر حسابی پەڵە بکەین ماوێتی لە هەندێک شوێن لە هەندێک شوێن بەڵێ بەپێی ڕێژەی بارانبارین پەڵەی داوە بەڵام لە هەندێک شوێن ئەو بەڕە بارانبارینە پێویستە نەباریوە ینی قەیرانەکە وای لێ هاتووە گرفتەکە وای لێ هاتووە هەمومانی گرتوتە هەموو کایەکانی ژیانی گرتوتەوە تەنها نەهاتۆتە سەر ئەوەی پەین و بنەتۆ و قڕکەر پەچی بکەوێتی براجوتیارەکان بۆ هەچەندە ئەمە سوپاسیان دەکەین براجوتیارەکانیش خۆراگرن سەرەڕای ئەوەی کە پاڵپشتەکان وەک پێویست نەبووە بەڵام بەردەوام بوون لە کاری کوشتتوکاڵی بەردەوام بوون لە بژانەوەی کەرتی کوشتتوکاڵ